ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان هەوڵەکانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ یەکڕێزی نێوماڵی کورد بە میوانداری کاک زانا تۆفیق بەگ شرۆڤەکاری سیاسی ئەم تەوەرەیە گفتوگۆکەین. کاک زانا خۆشحاڵین و بەخێر بێت. کاک زانا ئەوەی کە لە پیرۆزبایی نامەکەی جەژنی سەرۆکی هەرێمی کوردستانە خوێنمانەوە گەشتبینی بوو و هەوڵ و تەقەلا بوو بۆ ئەوەی کە لە دوای جەژن سەرۆکی هەرێمی کوردستان بە کارنامەیەکی گشتگیر بە ئەجندایەکی نیشتیمانیانە هەوڵی دووبارە ڕێخستنەوەی نێوماڵی کورد و دروستکردنەوەی یەکڕێزی و وەلانانی کێشەکان و کارکردن بۆی کە سەقامگیری هەرێمی کوردستان پارێزراوتر بێ و کورد بە یەکدەنگ و بە پاکێجێکەوە لە پێچێنانی حکوومەتی نوێی عێراقیە بەشداری بکات. لە پاش جەژنی ڕەمەزان بینیمان کە سەرۆکی هەرێمی کوردستان سەردانێکی بۆ سنووری پارێزگای سلێمانی کرد، سەرباری بەشداریکردن لە ڕێوڕسمێکی سەربازی و بەسەرکردنەوە چەندام دەستگایەکی حکوومیە سەردانی هێز و لایەنە سیاسیەکانی کرد، بەشێ لە سەرکردایەتی هێز و لایەنە سیاسیەکانی بینی و لە نزیکەوە گفتوگۆی ئەوە کرا کە چۆن کێشە و قەیرانەکان تێپەڕێنرێ. سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی 3 ساڵی زیاتری دەست بەکاربوونی لە سەرۆکاتی هەرێمی کوردستان ناوبەناو ئەم جۆرە هەنگاوانەی هەڵهێناوە و زۆر جار سەرۆکاتی هەرێمی کوردۆ دەچەترێ بۆ کۆبوونەوەی لایەنەکان و زۆر جاریش بۆ خۆی سەردانی هێز و لایەنەکانی کردووە، مڕونەتی نوانووە و هەوڵی یاوەکە هۆکاری یەکڕێزی بە نێوماڵی کورد. ئەوەی کە ئێستا لە میدیاکان و ABC و گوێ بیستیە بینەوەی خوێنینەوە ئەوەیە کە لە هەفتەکانی داهاتووە سەرۆکی هەرێمی کوردستان جارێکتر هەوڵەیە لە سەرۆکاتی هەرێمی کوردستان سەرکردایەتی و کەسی یەکەمی حیزبە سیاسیەکان و پێکاتەکان کۆبکاتەوە و گفتوگۆکان بەردەوامیان هەبێت لە پێناوی ئەوەی کە سەقامگیری نێوماڵی کورد، ئارامی نێوماڵی کورد باشتر ڕێکداگ بکوتێ و بشتوانن ئەو ئاریشە کێشە ناوخۆیانەی هەرێمی کوردستان چارەسەر بکەن و پرسی بەشداریکردنیش لە پێکهێنانی حکوومەتی عێراقی ئەو لەوێتی پرۆژەکانیان بێت. جەنابتان وەکو شرۆڤەکارێکی سیاسی هەوڵەکانی سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەکانی ڕابردوو چۆن نەخێنەوە؟ پێشەوی سواز بۆ بەڕێزە کاک سەربەز و سوازیش بۆ کەناڵی سلێمانی. لە واقع ئێمە توانین لەسەر دوو ئاست قسە لەسەر ئەو هەوڵانە بکەین کە بەرەو جاری کە دانیشتن و گفتوگۆ و تێپەڕاندنی کێشە و ئارەنگە سیاسیەکان کە لە هەرێمی کوردستانە لە ماوەی ڕابردوودا لە چەند کەیسێکی تایبەتیدا ڕوویدا و وا بڵێن ماوەی نێوان لایەنەکان یا پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان تا ئەندازیەکی زۆر ڕووی لە دووربوونەوە پەیوەندیەکانیان لەسەر چەند ئاستێک هاتۆتە خوارەوە و نەیانتوانیوە ئەو کێشانەی کە پەیوەندیان بە هەرێمی کوردستان وێ بە تایبەتی لە نێوان هەرێم و بەغا و دوو پاکێجی زۆر تایبەتە کە بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و کێتیشمانی کوردستان لەو کێشم و مەعما سیاسیان، بەڵام ئەوەی کە جێگای دڵخۆشی ئەوەی جێگای ئومێدە بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی و بۆ پارتی دیموکراتی کوردستان و کێتیشمانی کوردستان دەست پێشخەرەکەی سەرۆکی هەرێمی کوردستان بوو کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی شاری سلێمانی کردو و لەگەڵی کێتیشمانی کوردستان وەکو لایەنێکی سەرەکی لە ناو گۆڕەپانی سیاسیە وەکو هاوپەیمانێکی با بڵێن مێژووی لەگەڵ پارتیا هەوڵی ئەوەیدا کە ئەو کێشانەی کە کەوتبووە نێوان پارتی و یەکێتیەوە بە زمانی گفتوگۆ بە زمانی تێپەڕاندنی کێشەکان بە قەناعەتێکەوە کە دەبێت خەڵکی کوردستان و هاوڵاتی هەرێمی کوردستان سەنتەری ململانەکانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتیشمانی کوردستان من نەکتەنها بەرژەوەندی تەسکی حیزبایەتی کە ئەمە لە حەقیبە سیاسەکەی سەرۆکی هەرێمی کوردستانە بە تەواوەتی ڕەنگی دابووە. ئەوەی کە گرنگە طبعاً سەرۆکی هەرێمی کوردستان جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە دیارە ئەم بابەتە پەیوەندیەکی تەواوی هەیە لەگەڵ کۆبوونەوەی کۆمیتەی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بە سەرۆکایەتی سەرۆک کاک مەسعود بەرزانی لە هاویناواری سەلاحەدین سەرکردایەتی کۆبوونەوەی قیادی خۆمانی کرد، قیادی پارتی دیموکراتی کوردستانی کرد و لە ناو ئەو کۆبوونەوەیەدا سەرۆک مەسعود بەرزانی پێداگریەکی تەواوی کردووە لەسەرەوەی کە دەبێت هەرێمی کوردستان و کێشەکانی کۆی گشتی هێزە سیاسیەکان کە پارتی دیموکراتی کوردستانی ژێژەکە لەو هێزە سیاسیانە دەبێت لە ڕێگای دانیشتن و لە ڕێگای دیالۆگەوە بتوانن کێشەکان چارەسەر بکرێت و زمانی زبر یاخود زمانی تەشیدکردن لەگەڵ یەکتریدا کۆتایی پێبێت. دیارە لە دوای
بەلاغی مەکتەبی سیاسی و ڕێنمایەکانی جەنابی سەرۆک مەسعود بەرزانی بۆ پارتی دیموکراتی کوردستان و بۆ گشێزە سیاسیەکان لەوێدا جاری کەش کاک نێچیرەوان هەمووەکو جێگری سەرۆکی پارتی و هەمووەکو سەرۆکی هەرێمی کوردستان لە دوای پەیامەکەی سەرۆک مەسعود بەرزانیەوە لە با بڵێن هەنگاوێکی بیوێرانەدا هەوڵێەوەیدا کە پەیوەندی بە کۆی گشتی هێزە سیاسیەکانەوە بکات بە تایبەتی لەگەڵ قیادەیەکی تینشمانی کوردستانە و ئەوەی کە جێگای دڵخۆشیە بۆ هەموو لایەک بۆ کەوادرانی پارتیویشێتیەوەیە کە تا ئەندازەیەکی باش توانیویانە بەشێک لەو با بڵێن تەشەنوجە سیاسیە بڕەوێنەوە و کاک نێچیرەوان با بڵێن لەگەڵێکی تینشمانی کوردستانە کۆی گشتی کێشەکانی خستۆتە ڕوو و داوای ئەوەی کردووە کە هەموو لایەک بە بیرێکی کوردانەوە بە بیرێکی نیشتیمانیانەوە بتوانین کێشەکان تێپەڕێنین و لە ئەنجنداکەی کاک نێچیرەوانیشە بریتیە بۆ لەوەی کە لەسەر مەسەلەی پرسی سەرۆک کۆماری عێراق دانوستاندن بکەن و بتوانن پارتیویشێتی لەسەرەوە ئاستە ڕێبکەون چونکە ئێمە تاک و کەلێن هەبێ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و تیشمانی کوردستانە با بڵێن سقلی سیاسی ئێمە لە بەغاشە لاوازە بێت چەند پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێکی سیاسی گەورە و چیەکی تیشمانی کوردستان و وەکوی گشتی ێزە سیاسیەکانیش بەلایانی معارەزەشەوە ئێمە بتوانین بە گوتارێک بە خطابێکی یەکگرتو و بەشدار بین لە پرۆسی سیاسی عێراقدا بەقەدەرەوە ئێمە هێزی سیاسیمان یاخود سەرمایی سیاسیمان لە عێراقا بەهێزتر دەبێت دیارامەیەکە بووە لە با بڵێن پێشنیارەکانی کاک نێچیرەوان و پێشنیاری دووەمیش بریتی بۆ لە مەسەلەی هەڵبژاردن دیارە مەسەلەی هەڵبژاردن بەنیسبەت پارتی دیموکراتی کوردستانەوە بەپێی ئەو لێدوانانی کە قیادی ئەم حیزبە دەیکات یعنی پرسێکی زۆر گرنگە و لە ئەولیاتی کارەکانی پارتیدایە کە دەبێت بۆ یەکیدا مەسەلەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە یەکلایەنە بێتەوە و هەموو هێزە سیاسیەکان بتوانن ململانی سیاسی خۆیان و کێبڕکەی سیاسی خۆیان لە ڕێگای سندوقەکانی هەڵبژاردنەوە لەوێدا ممارەسەی بکەن و هەر لایەنێکی سیاسی توانی زۆرینەی دەنگەکان لەو هەڵبژاردنە بەدەستبێنێ ئەوە مافێکی هەم یاسایی و هەم شەرعی و هەم نیشتیمانی خۆیەتی کە ممارەسەی دەسەڵاتی سیاسی خۆی بکاوەکو هێزێکی بەهێز لە ناو هەرێمی کوردستانە و لەگەڵ ئەوەشدا ئەگەر کێشەیەک ئەگەر ململانەیەکی ژەبێت لە ناولایەنە سیاسیەکانە قوبەی پەرلەمان بکەنە چارەسەر و بتوانن لەوێدا کێشەکانیان یەکلایەنە بکەنەوە دیارە ئەمە مەسەلەی غازیش ئەوە بوو کە لە ماوەی ڕابردوودا لە چەند هەنگاوێکە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسعود بەرزانی لەگەڵ کۆمەڵێک وڵاتی باڵێنەوەی کە پێیانەوەتە گۆڵڤ تا وڵاتی خلیجی کەوانە وڵاتی بەهێزن لەسەر ئاسی اقتصاد و وزەی غاز لەوێدا هەوڵی ئەوەی داوە کە ئەم هەرێمی کوردستانیش بچێتە سەر نەخشەی گەورەی وڵاتە خلیجیەکان بۆ بەرهەمێنانی غاز و بتوانین لینکێکی بەهێزی اقتصادی دروستکەن هەم لەگەڵ خلیجا هەم لەگەڵ ئەوروپادا دیارە لایەنێکی تری سەردانەکەی کاک نێچیرەوانیش بریتی وە لە مەسلەی غاز و دروستکردنی ئەو لینکە اقتصادیە لە نێوان هەرێمی کوردستان و دنیای دەرەوەدا. کاکزانە باسی پەیوەندەکانی پارتیویەتی کە لە بەداخەوە لە ماوەکانی ڕابردوو ناو بەناو هەڵکشانمان بینیوە قسەیەکەی ئەوترێ هەچ کاتێ پارتیویەتی پێکەوە بوو بێتن توانیانە دەستکەوتی گەورە بۆ خەڵکی کوردستان دەسەبەرکەن بە تایبەتیش لە بەغداد خوێندنەوەی تۆ چییە بۆی کە بتوانرێت پارتیویەتی بۆ ئەم خۆناغە تازە پێکەوە هەڵبکەن و ئەو جۆرە لە هێمنی ئارامەیەکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە درێژە چێژ بێت و بتوانین بۆ وێزگەیەکی درێژ ئەم ئارامی سەقەمگیری بەردەوام بێت. خۆی ڕاستە پارتی هێزی یەکەم و براوەیە لە هەرێمی کوردستانە و خاوەنی پێگەیشی جەماوەری گەورەیە و قەواعیدێکی جەماوەری گەورە و دەنگدەرێکی گەورەی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا پارتی دیموکراتی کوردستان هەمیشە غروریەوە نەیگرتووە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بەشێکی گەورە لە مێژووی پێکەوە کارکردن هەم لە شاخ و هەم لە دوای ڕاپەڕینەوە پێکەوە پارتی بە بەشێکی گەورە دایدەنێت و بە هێزێکی کاریگەر لە هەرێمی کوردستانە دایدەنێت و هەموو هەنگاوێکی پارتی دیموکراتی کوردستان چ لەسەر ئاستی عێراق بێت چ لەسەر ئاسی هەرێمی کوردستان بێت پارتی بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاو هەڵنایەنێ و یەکێتی هەمیشە لای پارتی دیموکراتی کوردستان هێز و سەنگی یەکێتی بە دەنگەکانی نەبووە بە کورسیەکانی نەبووە بۆ مێژووە بووە کە لەگەڵ پارتیە بەردەوام هەیان بووە و پارتی بە بەشێکی کاریگەر لە جیسمی سیاسی هەرێمی کوردستان وێنەی دەکات و هەمیشە پارتی هەوڵی ئەوەی داوە کە ئەگەر کێشەیەکی ژڕووی دابێت ئەگەر
لەسەر بابەتێکی سیاسی معەن لەگەڵی شێتیدا جیاواز بوو بێ کە مەشتێکی زۆر ئاساییە، چونکە ژیانی حیزبایەتی و ژیانی ململانەی حیزبایەتی بریتە لەوەی کە تۆ ئەجندای تایبەتی حیزبی خۆ دەبێت و دیتگا و بینین و دنیا بینینی سیاسی خۆت هەبێت. دیارە بێگومان ئاساییە لەگەڵ یەکێتیدا ئەگەر جیاوازیمان هەبێت، بەڵام لەسەر ئەو بابەتانەی کە با بڵێن بابەتی نیشتیمانی یا ڕەهەندی نیشتیمانیانەیە و یا پەیوەندیان بە کۆی گشتی هاو نیشتیمانیانەوەیە لە هەرێمی کوردستانە، بێگومان پارتی وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و من هیچ گومانیشم نییە هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە هەمان دیدگا و لە هەمان ڕوانگەوە بێگومان ئەوانیش لەگەڵ پارتیا دەتوانن مانڤێستێک یاخود ئەجندایەکی سیاسی مشتەرەکی هاوبەشیان هەبێت و بە قەناعەتیشی یەکگرتووە ڕوبەڕووی ئارەنگە سیاسیەکان ببنەوە، ڕوبەڕووی کێشەکان ببنەوە لەگەڵ بەغادا. و قسەیەکی ژەیە چەند پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی بەهێز بن لە هەرێمی کوردستانە و یەک استراتیج بن بۆ بابەتە نەتەوەییەکان و لە بێگومان لە عێراقدا و لە دەوڵەتی عێراقیدا دەتوان زۆرترین دەستکەوت بۆ خەڵکی کوردستان بەدەست بێنن. بەڵام ئەمانە دەبێت لەسەر عەرزی واقع وەکو بەڵگەی ئێمە بیان بینین و دەبێت هەردوو لە چ پارتی چی دەبێت لە بەشێک لە با بڵێن دەستکەوتە حیزبەکانی خۆیان خۆش بنن و لەگەڵ یەکتریا بتوانن تەفاومێکی هاوبەشیان هەبێت تا ئەو تەفاومە هاوبەشە تا ئەو لێکدانەوە هاوبەشە لە نێوان قیادی سیاسی پارتی و یەکێتیدا دروست نەبێت و ئەو یەکگرتووە یاخود ئەو یەکدەنگیە یاخود ئەو یەکتێگەیشتنە لە نێوان ئەم دوولایەنەدا نەبێت. ئێمە لە بێگومان لە بەغاژها ناتوانین دەستکەوتە دەستوریەکانی خۆمان کە بە دەستور باوڕین مافی بەهەرێمی کوردستانەوە دەستە بەری بکەین. بەڵام بە پێچوانەوە ئێمە چەند لەگەڵ کۆی گشتی هێزە سیاسەکان با من زیاتر تۆخی نەکەمەوە لەگەڵێکی تیشمانی کوردستانە وای لایەنە سیاسەکانی دریش بە پێی حەجم و قەبارەی خۆیان کاریگەریان هەیە لەسەر عەرزی واقع چێت لە هەرێم بێت چ لە بەغابێ و دەبێت ئێمە لە ئێسادا با بڵێن بەرژەوەندی حیزبیەکانمان وەلا بنین، بەرژەوەندی نیشتیمانیەکانمان بکەینە ئەجندای دەستپێکی کارکردنی خۆمان لە بەغادا، چونکە ئێستا ئەمە دەبینین عێراق وەکو دەوڵەتێکی با بڵێن بەڕاستی شکست خواردووە و دەوڵەتێکە کە توانای با بڵێن یاخود با بڵێن پێکەکانی دروستبوونی دەوڵەتێکی مەدەنی لەناو دەوڵەتی عێراقا بەدی ناکرێت. عێراق لە ڕووی سیادە و سوڵتەوە دەسەڵاتێکی با بڵێن لاوازی هەیە و بڕیاراتی سیاسی ئەم دەوڵەتە لە دەرەوەی سنوورەکانی عێراق دەدرێت. ئێمە دەتوانین لە نێوان ئەو کلێنە خراپانەی دەوڵەتی عێراقیدا ئێمە خۆمان بە یەکگرتووی مخاتەبەی سیاسیەکانی عێراق بکەین و لەوێدا دەتوانین زۆرترین دەستکەوت چ لەسەر بودجە بێت، چ لەسەر داهات بێت، چ لەسەر مافە دەستوریەکان بێت، چ لەسەر گەڕانەوەی ئەو ناوچانە بێت کە وەختی خۆی داژیر کراوە بە زۆر عەرەب و کەمە نەتەواتەکانیان بە زۆر با بڵێن نیشتەجێ کردو. ئێمە دەتوانین ئەوانە بگەڕێنینەوە، بەڵام هەمیشە دەبێەوەمان لە یاد بێ تێگەیشتن زمانی گفتوگۆ بڕوا متمان دروستکردنی متمانە لە نێوان یەکتریدا ئەوە با بڵێن چەقی دروستکردن و بەدەستهێنانی ئەو دەستکەوتانێ لەناو دەوڵەتی عێراقیە. کاکزانە سەبارەت بە پرسی پێکێنانی حکوومەتی نوێ عێراق و ئەو گۆڕانکاریانەی کە لە هێزە سیاسیەکان لە ناوەڕاست و باشووری عێراق ڕوویاوە، زۆر جار بەش لە چاودێرانی سیاسی ناوەندەکانی توێژینەوە قسەیان هەیە لەسەرەوەی کە ئەگەر کورد لە نێو ماڵی خۆی یەکگرتو و یەک ڕیز بێ و بە پاکێجێکی بەهێزە و لە بەغداد بێت، ئەو گۆڕانکاریانەی کە لە نێو ماڵی شیعە بە تایبەتی ڕوویاوە لەو پەرتەوازە بوون و نەمانی گوتار یەک ڕیزیە دەرفەتێکی باشە بۆی هەرێمی کوردستان ئەگەر لە ساڵانی ڕابردوو نەیتوانیوە مادەی 140 و کۆمەڵە داواکاریەکی دیکەی نیشتیمانی خۆی جێبەجێ بکات، ئەکرێت لە پێکێنانی حکوومەت نوێ عێراقا کورد پێگەیکی باشتری هەبێ و بەهێزێکی زیاتر لە پێکێنانی حکوومەتە بەشدار بێ. خوێن جەنابەت لەم بارەوە خۆی لە واقعدا با بڵێن پێکهاتی دەوڵەتی عێراقەکە لە پێکهاتە موعەقەدەکان و دروستکردنی پێکهاتی حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە موعەقەدە، چونکە عێراق دەوڵەتێکی یەکگرتو نییە و دەوڵەتێک نییە تەنیا یەک قومیت یاخود یەک مەزهەب لە ناو ئەم دەوڵەتەدا بوونی هەبێت. عێراق لە مێژووی کۆنونیەدا بۆ ناسراوە پێی دەوتێ مەتحەفی ئەجناسەکان واتە مۆزەخانەی کەمە نەتەوایەتیەکان و نەتەوایەتیەکان. دیارە هەم لە ڕووی با بڵێن قەومیەوە عێراق دابەش بووە بەسەر چەند قەومێتێکا بە تایبەتی قەومێتی کورد و عەرەب و لە ناو عەرەبیشا چەند باڵێکی مەزهەبی دینی ئایدۆلۆجی دینی سیاسی. ئەمانە وای کردووە لە تشکیلکردنی حکوومەتی عێراقی بە قۆناغێکی سروشتی خۆیان تێنە بپەڕێت و هەمیشە ئەجندای دەسی دەرەوە
کە بەوازحی لە ناو عێراقدا دیارە لە دروستکردن و تەشکیلەی حکوومەتی عێراقیدا بە ئاشکرایی دەردەکەون و لێکەوتە و جێکەوتەکانی ئەو وڵاتانە لە دروستبوونی حکوومەتی عێراقیدا بوونی هەیە. لە دوای ئەوە نزیکەی بەرەو ساڵێک دەجێت لە دوای هەڵبژاردنەکانی عێراقوا پێم وابێەوە بەرەو 8 مانۆمانە ڕات هەتا ئێستا ئێمە ئومێدیەوە نابینێکە حکوومەتی عێراقی بتوانێت تەشکیلی خۆی بکات لە دوای گۆڕانکاریەکان کە من متابعەم کرد لەلایەن با بڵێن سیاسی عێراقیەکان و با بڵێن کوتلە سیاسی عێراقیەکانەوە دەبینیت شیعە وەکو با بڵێن وەکو تایەفەیەکی شیعی لە ناو عێراقدا ئەوانی چەندین گروپی جیاوازی سیاسیان لێکەوتوتەوە و ئەوانیش ناتوانن بە یەکگرتووی خۆیان کوتلەیەکی یەکگرتو تەشکیل بکەن تاکو حکوومەتی عێراقی چونکە شیعە زۆری نییە لە عێراقا و زۆربەی دەڵەکانی هەڵبژاردن لای گروپی سەدرەکانە و گروپی سەدرەکانی ئێستا لە ئیتارێکی با بڵێن لە هاوپەیمانێتیەکە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و سونەکانە لە تەنیژەوەدا گروپێکی ترەیە هاوپەیمانەتێکی ترەیە کە ئەوانیش بەشێک لە شیعە و کورد و هەنێک لە با بڵێن سونەکانی تێدایە. ئەمانە دروستکردنی حکوومەتی داهاتووی عێراقی بە بڕوای من بە ئاسانی دروست ناکرێت و لە ئێستادا من پێم وانییە ئاسۆیەک هەبێ بۆ دروستکردنی ئەو حکوومەتە هەتاکو بەرژەوەندی وڵاتە ئیقلیمیەکان لە ناو مەسەبی شیعەدا بە تایبەتی وڵاتی وەکو ئێران لە ناو مەسەبی شیعەدا دەستەبەری نەکا بۆ خۆی و بەشێکیش لە سونەکان سعودی و تورکیاوامانە لە ناو سونەکانە ئەو بەرژەوەندیە تایبەتیانی کە پەیوەندیان بە پەیوەندیەکانەوەی پەیوەندیان بە مەسەلەی اقتصاد و نۆتوانەوەی دەستەبەر نەکەن لە ناو ئەوەیە من پێم وایە حکوومەتی داهاتووی عێراقی با بڵێن بە چۆنەڵی بە عەمەلیاتێکی زۆر قەیسەری قورسە لەدایکە بێ پێم وانییە بۆ ئاسانیە حکوومەتە لەدایک ببێ و لێرەدا ئێمە دەبێ وەکو کورد چی بکەین بۆ ئەوەی بتوانین ئەجندای خۆمانمان هەبێت بەرژەوەندی تایبەتی هەرێمی کوردستان هەبێت و هاوڵاتیان هەبێت. پێش هەموو شتێک گرنگە کۆی گشتی هێزە سیاسیەکان لەسەر ئەو نقطەیە کۆک و هاوبەش بن ئەویژەوەیە کە هەرێمی کوردستان لە ناو حکوومەتی عێراقیدا بە یەک پاکێج بەشداری ئەو کێشە و ململانەی کە لە ڕابردوودایە بە یەک پاکێج مخاتەبەی هێزە عێراقیەکان بکەن و دووش دەبێت لە واقعا ئەوانەی کە دەچنە ناو حکوومەتی عێراقیەوە ئەو کاندیدانەی کە لەلایەن پارتی و ویشێتی و هێزە سیاسەکانی کەەوە دەستنیشانەکرێن خەڵکانێک من کە توانایەکی بەهێزیان هەبێت لە ڕووی ئیداریەوە و توانایەکی بەهێزیان هەبێت لە ڕووی قانونیەوە بۆی بتوانین لە ڕێگەی دەستورەوە ئەو مافانە دەستەبەر بکەیت. ئەگەر ئێمە بە پەرتەوازی دابەش بین لە ناو بەغادا بە پەرتەوازی دابەش بین لە ناو حکوومەتی عێراقیدا من قەناعەتم بەوە هەیە کە بەشداری کورد بەشداریەکی لاوازە بێت و ناتوانێت لە ناو حکوومەتێکی مەسەبگەرایی کە ئایدۆلۆژی ئیسلامی سیاسی و دەستێوەردانی ئیقلیمی هەیە ئێمە ناتوانین لەوێدا بە سەنگ و دەنگ و هێزێک و سەرمایەکی سیاسی گەورەوە بەشداری و حکوومەتە بکەین. کاکزانە باسی پرسی وزە سێکێک لەو بابەتانەی کە هەرێمی کوردستانی گرتووەتەوە هەرێمی کوردستان وەک جەناب شامەژە پێت کرد لەسەر نەخشەی وزەی جیهانە ئەوەی کە ئێستا دنیا بە ئاراستەیەک ترا ڕۆیشتووە نرخی سوتەمەنی لەسەر ئاسی دنیا بەرزبوونەوەی گەورەی بەخۆیەوە بینیوە و لە پاڵیا بۆ نمونە جەنگی ئۆکراین و رووسیا دووبارە دەرفەتێکی تریاوە بۆی کە هەرێمی کوردستان وەک بەدیل بۆ بەشێک لە پرۆژەکانی ئەوانیا وەکو سەرچاوەکانی دیکەی غازی سروشتی بناسیێنرە. خوێنەوەی تۆچێ بۆی کە ئەگەر هەرێمی کوردستان لە گۆشەنیگای بەرژەوەندیەوە سەیری چیانەکەی خۆی بکات لەوەی کە زۆر جار نەبوونی یەکڕێزی نێوماڵی کورد بەوە کارەزانرێت لەوەی کە ئەگەر هەرێمی کوردستان دەرفەتی زێڕەنیشی لە بەردەم بوو بێت نەیتوانێت بە باشی بیقۆزێتەوە کە زۆر جار ئەم بابەتە پەیوەندی بە نەبوونی یەکڕێزی نێوماڵی کوردەوە هەبوو دەنا دەرفەتەکان لە بەردەم هەرێمی کوردستان زۆرن بە تایبەتیش لە پرسی مەلەفی وزە و نەوت و گازی سروشتی و ئەوەی هەرێمی کوردستان ئێستا وەکو بازارێکی نوێی وزە تەماشاکرێت. پرسیارەکەی بەڕێز زۆر گرنگە لەم دوو قۆناغی ئێستادا. ئێستا دوو دەرفەتی باژێ لە هەرێمی کوردستانە بۆ کورد. دەرفەتیشیان شەڕی ئۆکرانیا و ڕووسەیە کە کاریگەریەکی تەواوی لە ڕووی وزۆ خستۆتە سەر ئەوروپا و ئەوروپای تووشی قەیرانێکی وزەی گەورە کردووە. ئەمە لە شوێنی خۆیان کاریگەری و لێکەوتەیەکی جیهانی هەیە ئەوەی کە پێت لە گلۆبالیزیشنی هەیە ینی جیهانگیری هەیە و هەرێمی کوردستانیش بەشێکە لەو با بڵین لەو لێکەوتە خراپانەی جەنگ کە بەوەی شەڕەکەی رووسیا و ئۆکرانیا و دروست بووە و هێزی با بڵین وزە کە
ئەوروپا زۆر ئاعتیمادی لەسەرێتی ئەمریکا زۆر ئاعتیمادی لەسەرێتی بە تایبەتی ئەوروپا چووکە بە حکمەوەی رووسیا لە ئەوروپاوە نزیکە ئەمە هەرێمی کوردستان فرسەتێکی باشەدا بە هەرێمی کوردستان کە لە ڕێگەی ئەو سەرۆت و سامانە ژێرزەوی کە هەیەی یاخود ئەو نیعممەتە سروشتی کە لە ناو سروشتی هەرێمی کوردستانە و لە ژێر ئەرزەکەیدا هەیە دەتوانین هەم وەکو سەرمایەیەکی مادی بۆ خۆشگوزەرانی هاونیشتیمانیان بەکار بهێنرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەم وەکو دەستکەوتێکی سیاسی و سەرمایەکی سیاسی باش لە بەرامبەر هێزە سیاسیەکان و لە بەرامبەر وڵاتە جیهانیەکان بە تایبەتی ئەو وڵاتانەی کە خاوەنی نفوزی گەورن ئەو وڵاتانەی کە خاوەنی بڕیاری سیاسی گەورن لە جیهاندا ئەوەی کە دڵخۆشیە بۆ من وەکو شرۆڤەکارێک دەیبینم هەوڵێکی زۆر جدی و زۆر باشەیە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە کاک مەسرور بەرزانی بۆ ئەوەی کە کۆمەڵێک کۆنتراکتی وزە یاخود کۆمەڵێک کۆنتراکتی سەرمایی گەورەی شەریکاتی گەورە بهێنێتە ناو هەرێمی کوردستانەوە و لە ڕێگەی ئەو شەریکاتانەوە کۆمەڵێک بزنسی گەورە دروست بکات و ئەو بزنسە گەورانەی کە لە کۆنتراکتەکانە واژۆی لەسەرەکرێت بتوانێت وەکو کارتێکی سیاسی بەهێز لە هەرێمی کوردستانە بیڵێتەوە و بەکاری بێنێت بەرامبەر ئەو وڵاتانەی کە خاوەنی پێگەی سیاسی گەورن یاخود خاوەنی پێگەی وزەی گەورن چونکە هەر وڵاتێک خاوەنی پێگەیکی وزەی گەورە بێت لە تەنیژەوەدا ئەبێتە خاوەن دەسەڵاتێکی سیاسی یا پێگەیەکی سیاسی بۆ دروستکردنی بڕیاری سیاسی لە جیهانە ئەوەی کە من دەیبینم هەنگاوەکان بەرەوە ئەو ئاراستەیەدایە کە لە ئێسادا سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەرەوە ئاراستەیە ڕات کە بەرژەوەندیەکانی غەرب واتە بەرژەوەندیەکانی وڵاتانی ئەوروپا بێنێتە ناو هەرێمی کوردستانەوە لە تەنیژەمەدا بەرژەوەندەکانی هەرێمی کوردستانیش وەکو لینچێک لەگەڵ ئەوروپادا گرێبدا ئێمە دەتوانین ئەمە دەستکەوتی زۆر باشی لێوەربگرین دەتوانین وەکو کارتی فشاری سیاسی بەکاری بێنین دەتوانین لە هەر هەنگاوێکە کە بۆ داهاتوو بەنیسبەت چانەنووسی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانەوە یاخود لە بەرامبەر ئەو تەحەدیەتە سیاسیانی کە هێتە ناو هەرێمی کوردستانەوە ئێمە واکەین ئەو وڵاتانەی کە کۆنتراکت و سۆسیێتە یاخۆ شەریکاتی گەورەی اقتصادیە لە ناو هەرێمی کوردستانەوە هەرێمی کوردستان و نظامی سیاسی هەرێمی کوردستان پارێزراو بێت و بەکاریان بێنین لە هەموو کاتێکدا بۆ زیاتر دەستکەوتی سیاسی خۆمان ئەمە لە واقعا من بە نەیشارمەوە ئەمە بە عەقڵێکی تەکنۆکراتێکی زۆر باشەکرێت دەبێت ئەو کەسانی کە تایبەتمەندێتی با بڵین ئەو بوارەیان هەیە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی هەرێمی کوردستان و کۆی گشتی ئەو دامەزراوانەی کە دامەزراوەی با بڵین تەنفیزین لە هەرێمی کوردستانە ئەو خەڵکە موختەسانە بنێرن بۆ واژۆکردنی ئەو کۆنتراکتانە بۆ ئەوەی هەم لەنا ئەو عەقدانەدا هەم بەرژەوەندی خەڵکی کوردستان دیاریکراوە بێ و ئاشکرا بێت هەم بەرژەوەندی وڵاتی بەرامبەریش لەنا ئەو عەقدانەدا دیاریکراوە بێت ئێمە لە دوای ئەو ئەزمونەی کە هەمان بووە لە مەسەلەی دەرهێنانی نەود لە هەرێمی کوردستانە دەتوانین لە مەسەلەی وزە و غازە ئەمجارە عەقدەکان بە شێوەیەکی زۆر ئەکادمیانە و زۆر تەکنۆکراتانە بکەین لەگەڵ ئەو وڵاتانەی کە دەیانوێت لە هەرێمی کوردستانە بوونیان هەبێت و سوودمەند بن ئێمەش لە بەرامبەرەوەدا دەتوانین سوودمەند بین و دەتوانین خەڵکانی سیاسی ئێمە یا خەڵکانی اقتصادی ئێمە وەکو دوو پێگەی گەورە لەگەڵ ئەو وڵاتانەدا لینک دروستکەین و بتوانین ئەمانە وەکو قەڵغانێک لە داهاتوودا بەکاری بێنین بۆ پارێزگاریکردن لە هەرێمی کوردستان و قەوارەکەی. کاکزانە بەرەو کۆتایی بەرنامەکە ڕێن بەڵام پێم خۆشە بەر لە کۆتایی بەرنامەکە سەرنج و سەبارەت بۆ بزانم کە هەرێمی کوردستان ئێستا لە ڕوو دیبلۆماسیەتەوە لاڵقشانێکی باشایە بینیمان لە ماوەکانی ڕابردوو چۆن لە کۆشکە گەورەکانی ئەلیزا و کۆشکەکانی دیکەی وڵاتانی هاوچەرخ لە ئەوروپا و ئەمریکا لە وڵاتانی کەنداوی عەرەبی پێشوازی لە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاربەدەستانی هەرێمی کوردستانە کرێ و نەتەوەیەکگرتوەکانیش زۆرجار لە بەیاننامە و بڵاوکراوەکانی پیشانەیەت کە موهتەمە بەو سەقامگیری کە لە هەرێمی کوردستان هەیە و ئامادەی پیشان ناوە لەوەی کە ئەوان ئامادەن بۆ تێپەڕاندنی کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان بە تایبەتیش پرسیال بژاردن هاوکاری و هەماهەنگی دامەزراوەکان و هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان بکەن هاوکاتیش ئامادەیان پیشان ناوە کە جۆرێک لە نێوەندگیریش لە نێوان هەرێمی کوردستان و بەغدادا بکەن بۆ تێپەڕاندنی کێشەکان بەشداریکردنی UN لەوەی کە بیانەوێت هەرێمی کوردستان لە کاتی وادی دیاریکراوی خۆیان هەڵبژاردن بکات بیانەوێت ئەو سەقامگیری و ئاسایشی کە لە هەرێمی کوردستان هەیە گەشە بکە پێش بکەوێت ئەو پێکەوە ژیانی کە لە هەرێمی کوردستان هەیە برەوی زیاتری پێ بدرێ
ئەم دەستپێشخەری نەتۆگرتوەکان بە دەرفەتێکە زانی بۆ ئەوەی کە هێز و لایەنە سیاسیەکان بەرەو ڕێکەوتن بڕۆن. زانی بەڕێزت شتێکی گرنگت بیری من خستەوە مەسلەی هەڵبژاردن ینی هەر لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستانە دژی یا بەرامبەر پرۆسەی هەڵبژاردن بۆستێتەوە ئەو لایەنە سیاسیە مەسلەی دیموکراسی لە هەرێمی کوردستانەوە و شوناسی ئەو لایەنە سیاسیە کێتە ژێر پرسیارەوە قەت نەبووە حیزبێکی سیاسی بانگەشەی مەسلەی دیموکراتیزەکردنی کۆمەلگا بکاتەوە بەڵام ئەرقەلا یاخود تەگەرە بخاتە بەردەم پرۆسەی هەڵبژاردن. من ئەوەی کە خوێنەوەم بۆی هەبێت ئەوەی کە زانیاریم لەسەر هەبێت پارتی دیموکراتی کوردستان پێداگریکی گەوراکە لەسەر پرۆسەی هەڵبژاردن و سەرۆکی هەرێمی کوردستانیش دەڵێت من ئامادە نیم یەک ڕۆژ ئەگەر پۆستەکەی من یاخود جێگای تەواو پۆستی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردنەوە ئەگەر هات و ئەم هەڵبژاردنە دروست نەکرێت ئەکرێتە ناو بۆشاییەکی قانونیەوە. ئەوەی کە جێگای خۆشحاڵی سەرۆکی هەرێمی کوردستان پێداگری لەسەر ئەم بابەتە ئاکات دەڵێت من ئامادە نیم لەو بۆشاییە قانونیەدا جاریکە قیادەی با بڵێن پۆستی سەرۆکایەتی هەرێم وەرگرمەوە و پێویستە هەڵبژاردن بکرێتەوە بۆی کۆی گشتی دامەزراوەکان لە هەرێمی کوردستانە لە ڕێگای شەرعێتی دەنگدانەوە بێت. هەموو شەرعێتێکی سیاسی بریتیە لە شەرعێتی هەڵبژاردن و دەنگدان هەر شەرعێتی هەر با بڵێن نظامێکی سیاسی شەرعێتەکەی بە هەڵبژاردن نەبێت ئەوە دەکرێتە ژێر پرسیارەوە هەر حیزبێکی سیاسیش. ئەگەر ئێمە باسی حیزبی سیاسی مۆدرن بکەین باسی حیزبی سیاسی بکەین کە هەوڵدەدا بۆ بەدەستهێنانی مافە مەدەنیەکان دژی هەڵبژاردن بێتەوە ئەمە هەوڵدانە یاخود با بڵێن مەلەکردنە بە پێچەوانەی ئاراستەی مەسلەی دیموکراسی و دیموکراتیزەکردن و مەسەلەکانی مافی ئافرەت و مەسلەی مافی مرۆڤ. ئەوەی کە من دەبینەمەوە جێگای خۆشحاڵیە UN پێداگریکی زۆر باشەکات و پارتی دیموکراتی کوردستان وەکو یەکەم هێزی سەرێکی لە هەرێمی کوردستانە داوا لە هەموو هێزە سیاسیەکان دەکات ئەڵێ دەبێت ئێمە مرونەت بنوێنین و مەسەلە بەرژەوەندی حیزبەکان وەلا بنین و هەوڵی ئەوە بدەین کە لە یەکی دایە ئەم پرۆسەیە جێبەجێ بکرێت. ئەوەی کە بەداخۆ منەوە قسەیەکەم کە هیوادارم گۆڕانکاری بەسەر هاوڕێیانیکی تیشمانی کوردستانی شابێت لەم بابەتەدا لەگەڵ هێزە با بڵێن ئیسلامیە سیاسیەکانە ئەوەیە کە دەبێت بڕوای خۆیان یا بڕیاری خۆیان بەرامبەر بە پرۆسەی هەڵبژاردن بگۆڕێت چونکە هەڵبژاردننی یەکێتی نییە پارتی نیە هیچ هێزێک نییە هەڵبژاردن مافێکی سروشتی هاونیشتیمانیە لە هەرێمی کوردستانە و دەبێت هەرێمی کوردستان و هەوڵاتیان لە هەرێمی کوردستانە بەشداری خۆیانیان هەبێت لە هەڵبژاردنە و خۆیان اختیاری ئەو هێزە سیاسیانە بکەن کە خزمەتیان کردوون لەوە پێشا و دەنگیان پێ بدەن و ناکرێت و نابێت و ناشێت هیچ هێزێکی سیاسی ئەم مافە با بڵێن سروشتیە ئەم مافە قانونیە ئەم مافە یاساییە لە هاونیشتمانیانی خۆی وەرگێتەوە. هیوادارم ئەو هێزانەی کە با بڵێن تێبینیان هەیە لەسەر پرۆسەکە یاخود ئەو هێزانەی کەلانێ لە ترسیان لە دەنگدەری خۆیان هەبێت کە هەڵبژاردن نەکرێتەوە هیوادارم جارێکی کە مراجعەیەکی سیاسی بە بڕیارەکەی خۆیانە بکەنەوە و بەشداری هەڵبژاردن بکەن و ترسیان نەبێت لە دابەزاندنی دەنگەکانیانە ئەگەر لەم پرۆسەیەشە دەنگی هێزێکی سیاسی معەیەن کە ئێستا ڕێگرە هەز بۆ بکات کە دەنگەکانی دێتە خوارەوە دەتوانێت ئەجندای سیاسی خۆی ئەکتیڤ بکاتەوە چاکی بکاتەوە هەڵبژاردننی داهاتوو دەنگەکانی کێوی دەنگەکانی بەرز بکاتەوە واتە ئەمە ژیانی سیاسی دیموکراسیە لە دەرەوەی ئەم ژیانە سیاسی دیموکراسی و ڕێگریکردن لە هەڵبژاردنە ئەمە مەفهوم و دەلالاتێکی تر ئەبەخشێت بەو هێزە سیاسیە کە من هیوادارم هیچ هێزێکی سیاسی لە واقعدا جەراعەتی ئەوە نەکا بێتە ڕێگر لە بەردەم پرۆسی هەڵبژاردنە و ڕیپۆرتەکەی ئومەمی متحیدەش ئەوەی کێکە لەو بەڵگانەی کە داکۆشی ئەکاتەوە لە کۆی گشتی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستانە کە دەبێت لە کات و ساتی خۆیان هەڵبژاردن بە ئەنجام بگێنن. کاکزانا تۆفیق بە کشۆڤکاری سیاسی سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ڕاڤا و سوپاس بۆ هەموو شیکردنەوەکانت. زۆر سوپاس کاکسەرە بۆی باش. ئەزیزان بەم جۆراتی لە کۆتایی بەرنامەکەمان تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.